الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئێمە لە خزمەت کتێبی نازداری مختصر منهاج القاصدین ژیان بەسەر ئەبین. ئەو ڕێگانەمان بۆ باسەکە ئیمامی غەزالی لە بەشی چوارەمە کە ئەمانگەیەنە خودا جەل جەلالوه منجیاتن و ڕزگارمان ئەکەن. یەکێک لەو دەرگایانە کە ئەمڕۆ لە خزمەتی ئەبین بریتێ لە دەرگای محاسبە و مراقبە. یەکێک لەو شتانەی کە بەرەو خوامان ئەبا بریتێ لە محاسبە و مراقبەی خۆمان. رب العالمين لقرآن بيروزا أفرمي يوم تجد كل نفس ما عملت من خير محضرا وما عملت من سوء تود لو أن بينها وبينه أمدا بعيدا ويحذركم الله نفسه. لرجي قيامتها هم إنسانية شر كردو يا خير، هر شتێکی کردبێ من خير طبعا نكيرية بچووکترین خير محضرة لبردمي حاضر وآمادة، وما عملت من سوء هر چیشی لخرابة كردوه كأيبينات يود لو أن بينها وبينه أمدا بعيدا. خوزقا لنوان منو أو قناها الزمنيكي زؤر هبوايا ومن توشي أو قناها نبو بمايا. ويحذركم الله نفسه، خواهي قورا حذرتان بيئة أتان ترسين لخوي. أم آياته قطعي نفسكان الرجاء كالما رب العالمين أي عبد كان للرجي قيامته كالسوء خرابيكي زورتان كدو لتان توريا حذرتان أداتي هر خرابي كردوت اللي حاضرة وهر شاكي كردوت اللي حاضرة. آياتي كتير فرمي ونضع الموازين القسط ليوم القيامة، ترازوي دادگري لقيامتها دائنين فلا تظلم نفس شيئا، هيج كسي ظلمي لناكر اللوي. وإن تك مثقال حبة من خردل أتينا بها وكفى بنا حاسبين. بتشكترين بأندازي خردلك، بأندازي مثقال ذريك زور بتشوك لناو خردلك يا خردلك لنا مثقال ذريك كدو قصي لسر. ئەگەر بچووکترین چاکە یا بچووکترین شت بە دڵ کردبێ بە زمان کردبێ بە کردەوە کردبێ هەمووی حاضرە ئەتەینا بها هەمووی ئەهێنرێ. وەکەفە بنا حاسبین. رب العالمین ئافەرمێ بەس ئێمە کفایەتین بۆ ئەوەی محاسبە لەگەڵ عەبدەکانە بکەین. آياتي لە سوورەی کەهف ئافەرمێ ووضع الكتاب فترى المجرمين مشفقين مما فيه. کتابی خوا دائەنرێ مجرمەکان ئەبینی هاواریان لێ هەڵئەسێ بزيان بكتاب إخوانا يتوجيقي بزين ويقولون يا ويلتنا هي هاوار بو إيمان ما لهذا الكتاب لا يغادر صغيرة ولا كبيرة إلا أحصاها. يقبتشوكو يقوريت نبراندو إلا هرهمتيان نسراو كوكراوتو ووجدوا ما عملوا حاضرا. آية بچش يوازك هرچي كردوت اللي حاضرة بچش يوازك حاضرة من نازن بچ كيفية حاضرة نازنين. آية وكو فيلمك بشان من نداته رب العالمين كاستأمل الذهن ما ونزيكا. آية فعلا كرده وكان لنا هوايا وبرق هوايا ما وتو بشان من أدرته وفلانة كارت كردو فلانة كلمة دوتو هموي بتسجيل كراويته بنسراويته ونازنين هموي حاضرة وكردوته. ولا يظلم ربك أحدا. بخوا پروردگار ظلم من لأناك بهيش شوازة ظلم لك هيش كسيقناك وخومان أقر ظلم لخومان بكين. همو خلقي لسورة زلزلة أفرمي، همو خلقي لزلزال أفرمي، همو يندروا لنا وقوركانيان بوجبة ومجموعة همويان أرون نزن بروكوي كاتك أزانا ليوروا أعمالهم. أرون برو الساحيق بو أوي كرد وكاني خوان بشان بدري ليوروا أعمالهم نك خوان بيبينن بنا مسؤولة بوي بشانيان بدري كرد وكانيان
ئەو کاتە فەمەن یعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره بە ئەندازی مسقالە زەڕەیەک چاکە و کردبێ بە ئەیبینیتەوە خراپە و کردبێ ئیلا پێش چاوت ئەکەوێت و ئەیبینیتەوە. ئەم ئاەتانە کە لە خزمەتیانە ئەوەستی ترسێک لە دڵتا دروست ئەکا وات لێ ئەکا کە بزانی ڕۆژێکی حیسابی زۆر بە شدت لە بەردەمتایە پێویستە لێرە محاسبەی خۆتکە. ئەوانەی کە خۆی گەورە چاوی کردوونەتەوە ئەزانن ئەگەر لێرە محاسبەی خۆیان نەکەن لە محاسبەی خوا ڕزگاریان نابێ. بۆیە وتویانە هەر کەسێک لێرە محاسبەی نەفسی خۆی بکە لە قیامەتە حیسابەکەی ئاسانە بێ، محاسبەی خۆی نەکە لەوێ محاسبەکەی ناڕەحەت ئەبێ. هەر کەسێک لێرە محاسبەی خۆی نەکە بزانێت چی کردەوە چی نەکردەوە بە خۆیان نەچێتەوە دامت حەسەڕاتوه ئیتر لەوێ حەسەڕات و پەشیمانیەکانی زۆر زۆر ئەبن. کاتێک کە زانیان هیچ شتێک ڕزگاریان ناکە کە تاعەت نەبێ ئەهلی بەسائیر و ئەهلی حەق رب العالمین ئەمری پێکردن سەبر گرن خۆتان ڕاگرن مڕابەتەکەن هەوڵ بدەن یا ئەیها الذین آمنوا اصبروا وصابروا ورابطوا. اصبروا يعني خۆتان ئارامگرن وصابروا يعني هەوڵ دەن یەکتر بیرخەنەوە بابی مشارەکەیە دائما بیر یەکتر بخەنەوە وتواصوا بالحق وتواصوا بالصبر وەسەتی سەبر بۆ یەکترکەن کە ئارام بگرن تا ئەو ڕۆژێ ئەگەنەوە بە لیقای رب العالمین. ئەلێرەوە ئەفەرمێ وەرابطوا مڕابەتەکەن. مڕابەتە زۆر مەعانی هەیە. ئاەتەکە باسی جیهاد نییە تا بزانین مڕابەتە بریتێ لە ڕیبات لە بەرامبەر کافران و بێدینە. باسی نەفس و تربیەتی نەفس و سەبرگرتنە کەوابوو ئەبێ وەرابطوا مانایەکی تری هەبێ لە جەنگی جیهادی شەیطانیە ئەبێ ئینسان ڕیباتکە. ڕیبات چییە تێبگەین؟ ئەفەرمێ لە ڕیباتە زانان و تویانە شەشت زەرورە ئەبێ جێبەجێکرێ ئینجا ئەو کەسە مڕابط. بێنە پێش چاوی خۆتان مڕابط. ئەگەر سنوورێکمان لەگەڵ کافرە هەبێ نقطەی یەکەمی سنوورەکە کە بەرامبەر کوفر ئەوەستی ئەوە پێوتێ ڕیبات. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم ئەفەرمێ ڕیبات یەک شەو ڕۆژ لە پێناوی خوایە لەو سەنگەرەی یەکەمی ئیسلامە لەوێ ئارام بگریت و خۆت بگری و لەوێ مڕابەتەکەی ئەفەرمێ بەقەدەر ئەندازی دنیا چەندێکە ئەوەندە خێر هێشتا ناگاتە ئەو شەو ڕۆژەی کە ئینسان مڕابەتە ئەکە لە پێناوی خوایە. عولەما زۆر باسی مڕابەتەیان کردو ئەنواع جۆری مڕابەتەیان باس کردووە. لەکوێ ئیسلام پێویستی بە تۆیە ئەو مڕابەتەیە ولا يطؤون موطئا يغيظ الكفار إلا كتب لهم به عمل صالح. لەکوێ ئیسلام پێویستی بە تۆی ئەبێ لەوێ تەواجودە هەبێ ئەوە مڕابەتەیە بە نیسبەت تۆ. ئەی لەگەڵ نەفسی خۆمان مڕابەتەکامەیە بریتیە لەو تەسکیە و تەربیەی کە لەگەڵ خۆتە ئەیکەی. بۆیە عولەما فەرموویانە 6 خاڵ بێتە دی ئینجا مڕابەتەی نەفسی خۆتە کردو. یەکەم ئەبێ مشارەتە و کردبێ کۆمەڵێ مەرجێ لەسەر نەفسی خۆدا نابێ. ئەی نەفس ئەبێ فڵانە گوناه نەکەیت، ئەی نەفس ئەبێ فڵانە چاکە بکەیت، شەرتەدا نابێ. مراقبەت کردوێ مراقبە ئایا جێبەجێ کردووە جێبەجێ نەکردووە ئەو شەرتانەی کە دادناوە. ئەگەر نەیکردووە بێ محاسبەیکەی کە محاسبەت کرد ئەگەر کەم تەرخەم بوو لێکۆڵینەوەت لێ کرد ئەبێ معاقبەیکەی عقابی بدەی ئەبێ مجاهدەکەی خۆت ماندووکەی زیاتر. ئەگەر هەر بەگوێ نەکردی نەفسە ئەبێ زۆر سەرکۆنەیکەی معاتەبەیکەی لۆمەیکەی ئەی نەفس من بۆ تۆمە. ئەم 6 خاڵە مشارەتە مراقبە محاسبە معاقبە مجاهدە لەگەڵ معاتەبەیە هەر یەکەیان بە بابێک ئیمامی غەزالی بە کتابێ بە دوور و درێژی باسەکە مەقام باسییانەکە. مەقامی یەکەم باسی مشارەتەمان بووەکە ئەفەرمێ بزانە تاجیرێک ئەگەر لەگەڵ شەریکێکیان ڕێکەوە خەریکی کەسابەت بە یەکەم جار کە دائنیشن دەست پێ ئەەکەن کەسابەتەکەی خۆی باسەکە بۆی دواتریش مەرجی لەسەردانی. مەرجەکەم ئەوەیە سەعات ئەوەنە بێ دوکانەکە بکەیتەوە سەعات ئەوەنە دای بخەی لە سەتا ئەوەندەت ئەدەمێ مشارەتە لە بین یەکترا کۆمەڵی شەڕدانێ نەبێ شەرتەکان جێبەجێ بکرێن. تاجری عاقڵ نابێ واز لەم شەرتانە بێنێ هەر ئەوەنە شەرتەکان دانێ ئیتر گوێ نەداتێ نەخێر. مەرجەکان دائنێ لەگەڵ مەرجەکانیشان متابعەکە شوێنێکە بزانێ محاسبەی ئەم کەسەیەکە بزانێ ئایا شتەکانی جێبەجێ کردو جێبەجێ نەکردو چی کردووە بۆ ئەوی دەسمایەکەی لە دەست نەدا
بۆ ئەوەی دەسمایەکەی لە دەست نەدا ئەبێت چاوی کراوە بێ مەهماکان کەسەکە جێگەی ئەمانەتیش و ئەمینیش بێ چکە مشارەتە لە بەیعە مشارەتەیەکی تایبەتیە لە شەریعەتە مەسائلی بەیع و معاملە هەمووی کراوەیە ئەوە بۆ شێوازە وە کەسی مسلمان حەذیر و وریا و یەقیظ و زیندووە نابێ هەموو کەس بیخەڵەتێنێ ئەوە مسلمان نییە کە ئەخەڵەتێ مسلمان چاوکراوەیە ئەبێ بزانێ شتەکانی خۆی هەموو جوان محکەم ئەبەسێتەوە ئێمە زۆر کات یەن خەڵک کە پرسیارێکمان لێ ئەەکەن وەڵام ماوەسا معاملەیەکمان لەگەڵ فڵان کەسا کردووە ئەی کوان نووسینتان لە بینە نییە وەڵا لەسەر سیقە ئەزانەوە چەند غەڵەتە لە شەریعەتە ئەبێ هەموو شتێ نووسراوە هەموو خاڵەکان نووسرا بێت لە بینە بۆی لە ڕۆژی تنگانە بچینەوە سەری تەسەورەکان عقودەکان لە وڵاتی ئێمە زۆر نێ و عقودەکان شەرعی نین عقدەکانە بێ شەرعی بن شتەکانی هەموو ڕوون بێ شتێکی مەتاڵی نابێت لە شەریعەتە هەبێ یان لە شەرتێکە هەبێ کە لە ناو عقدێکی ئیسلامیان نووسرا بێ ئەبێ هەموو شتەکان ڕوون و واضح هەموو شتێ بڕابێتەوە اینجا تۆ کار و کەسابەتەکەی تخوا بۆ دنیا ئەگەر کار و کەسابەتکەی شەریعەت ئاوای پێوتی و توێتی ئاوا جێبەجێکە ئەی بۆ نەفسی خۆت مەرج کاتێک کە معاملە لەگەڵ نەفسی خۆتە ئەەکەی ئەی ئایا نابێ کۆمەڵی شەڕدانێ مەرجدانی لەسەری پێویست ئەکا کۆمەڵی شەرت و مەرجی زۆر بەهێزە لەسەر دانابێ و چاوی خۆت لە نەفسی خۆت کلانەکەی وا نەزانی چاکی هەمیشە خۆت تاوانبارکە لە لای خۆت بۆی هەندێک لە عولەما فەرموویانە خوایەکیان لە پێش چاوی خۆمان بچووکمان کەرەوە لە پێش چاوی عەبدەکانت جوانمان کرد چونکە ئینسان لە پێش چاوی خۆی جوان بوو ئیتر تەواو وێران بووە ئەبێ لە پێش چاوی خۆی هەمیشە بەسەر خۆیان بشکێتەوە حرکات و سەکەنات هەموو ئەو خاتراتانەی بە دڵتایە بێ محاسەبێکی بزانی بۆچی هات بۆچی ئەم خاتراتە خراپانەیە بە دڵی تۆیە ئەبێ بزانی عمری تۆ مروارێکی زۆر گران قیمەتە سەرمایەکی زۆر گەورەیە بە سادەیی دەستی نەدەی نەیخەیتە ناو هەموو دەریایەک و هەموو جێگایەکە و بیفەوتێن ئەفەرمێ هەموو بەرە بەیانە کە نوێژی بەیانیت کرد دانیشە لەگەڵ نەفسی خۆتە بکەوەرە قسە دڵی خۆت پاک کەرەوە ساغ کەرەوە پێی بڵێ ئەی نەفسی من ئێستا ئەمڕۆ من کاڵایە بە تۆ ئەدەم کە بریتێ لە عمر بەخوا ئەگەر ئەم کاڵایە لە دەست چوو سەرمایەکەی بە حەیاتی نایەتەوە دەستمان ئەوە نەجارێکتر بتوانین بیگێڕینەوە کاتە ڕۆشت ئەمانەوەی قازانج بکەین لەم ڕۆژە ئەمە ڕۆژێکی تازەیە خوا جارێکتر مۆڵەتی داینەوە بە ژیان مردین خەوتین هەستاینەوە زیندوو بووینەوە ژیانی پێداینەوە ئەمە کۆتا ڕۆژی ژیانی منە دەی ئاگات لێم بێ ئەی نەفس ئاگات لێم بێ کاتێک کە گەیشتمەوە لای خوا جەل لە جەلالوهو کارێکت پێ نەکردم تووشی ئەنواع هەڵە و کەم و کوڕیت پێ کردبم با ئەمڕۆ جوانترین کردەوەی ساڵح بەرزکەمەوە بۆ ڕەب العالەمین ئەی نەفس بژمێرە و حساب کە ئەگەر هات و تۆ مردی و گەیشتەوە حوزوری خوا بەخوا ئەم ڕۆژە بە کاملی تەنها ئەمە لە دەست نەداوە زۆرێکی تر لە دەست داوە واز لەوانەی تر بێنە ئەمڕۆ لە دەستمەیە کردەوەی شەو ڕۆژی خۆت جێبەجێک زۆر کتێبمان هەیە بە ناوی ئەعمال اليوم والليل عمل اليوم والليلة ئیشی شەو ڕۆژی ئینسانی مسلمان چییە لە ذیکر لە ئەوراد لە قورئان خوێندن هەموو تەوزیعە لەگەڵ یا قسە بکە بزانە کە خوای گەورە ئەم بەرە بەیانە ئەو 24 ساعتی تری بە تۆ بەخشیەوە لەم 24 ساعتە چی ئەەکەی هەموو ئەوەی لەو ژیانە جێبەجێ ئەەکەی لە 3 خاڵ بەدەرنی خاڵی یەکەمیان بریتیە لەوەی کە باشترین و جوارترین و پڕنورترین کار جێبەجێ ئەەکەی ساعاتێکت هەیە پڕە لە نور و ڕووناکی هەمووی تاعات بوو ئەو ساعاتێکیش پڕە لە تاریکی هەمووی گوناه بوو ئەم 24 ساعتە بە کامیان پڕەکەیتەوە سێهەمیان پڕە لە حەڵاڵ نەباشە نەخرا بەچی پڕی ئەەکەیتەوە ئایا هەمووی بە تاعاتەکەی ئایا لە حەڵاڵەکانیشان نیەتە هێنی بۆی پڕ نور بێ 3 هەگبەت هەیە لە ڕۆژێکە چۆنی پڕەکەی پڕیک 24 ساعتەکە چۆن دابەشەکە چەندێکی ئەخەوی چەندێکی ئەخۆیت چەندێکی قسە ئەەکەی چەندێکی لە پێناوی خوا سەرفەکەی چەندێکی لە عسیان و گوناه و تاوانە سەرفەکەی چەندێکی ڕەش ئەەکەی چەندێکی ڕووناک و جوانەک بۆی ئەفەرمێمە خەزێنەکانی خوان لە بەردەستی تۆیە خوای گەورە 14 خەزێنەی پێداوی یەک بە دوای یەکە چۆنی سەرفەکەی سەرفکە حەزەکەی ئەو خەزێنانەی خوا پڕکە لە مرواری جوان جوان لەو ڕۆژە هەمویان پڕکە ئەشتوانی پڕیکە لە عسیان
فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر هەردووکیان ئەکرێ بۆیە کەسی ئیماندار ئەبێ زۆر وریانە مامەڵە لەگەڵ 24 ساعتەکەی بکە هەموو ڕۆژێ محاسبەی نەفسی خۆی کردبێ لەسەر ئەو 24 ساعتەی کە هەیەی بزانێت لە چیا سەرفی ئەکا بە چی سەرفی ئەکا هەر یەکێک لە ئێمە پێویستمان بەوە هەیە کە بە نەفسی خۆمان بڵێن هۆ نەفسەکەم خۆتمان دووکە تعمیری ئەو خەزێنەکانە بکە پڕیان کرد لە نور و ڕووناکی نەچی بە خاڵی تەسلیمیان کەی نەچی پڕیکەی لە تەمەڵی و لە تەوەس لە پاڵکەوتن و لە خەوتن و لە ئیستیراحات نا بڕۆ دەرەجاتی خۆتی پێ بەرزکەرەوە لای خۆ گریمان ئەو کەسێک کە زۆر گوناهبارە خۆی گەورە عەفوی کرد گریمان هەر عەفو کرا چۆ ناو بەهەشتەوە ئەزانن لە بەرەوەی لە پلەی موحسینینان نییە چەند هاتوۆتە دووەوە بۆی کەسی ئیماندار بەوە ناوەستێکە بەڵێ بەس خۆی گەورە عەفوم کە هەوڵ ئەدا لە پلەی ئیحسان نابێ کردەوەکانی لەگەڵ موحسینین نابێ لەگەڵ چاکەکاران نابێ دەی هەر کەسێک با بەیانی زوو غەزالی ئەفەرمێ با سەری عەزاکانی کە سەری چاوی و گوێ بکە سەری زمان و سکی بکە سەری داوێنی بکە سەری دەست و قاچی بکە با مەرجیان لەسەر دابنێ مەرج لەسەر چاوی دابنێ مەرج لەسەر گوێی دانێ لەسەر زمانی بەرنامەی بۆ دابنێ ئەگەر ئەبەم شێوازە نەکات ئەمانە هەمووی تەسلیم بە نەفسی خۆی نەکات و لەگەڵ نەفسی قسە نەکەوە مەرج دانەنێ ئەفەوتێ ئەفەرمێ بمانە کردەوەکانی ئەم تاوە ئەبن و چاکە بن دەی ئەفەرمێ بزانە دەرگاکانی بەهەشتیش ئەمە حەود ئەعزان حەود ئەعزات هەیە خۆی گەورە پێی عەتا کردووی چاوە گوێیە زمانە سکە داوێنە لەگەڵ دەست و قاچە حەود ئەعزات هەیە حەود دەرگای جەهەنەم هەیە ممکنە هەر یەکێک لەمانە دەرگایەکە لێ بکاتەوە لە جەهەنەمە بۆیە بە مەرج لەسەری دابنێ تۆ ئەبێت دەرگای شەڕم لێدا بخەی ئەی نەفسی خۆم ئەی چاوم ئەی زمانم ئەی گوێم نابێت دەرگای شەڕم لێ بکەیتەوە بەڵکو ئەبێت دەرگای شەڕم لێدا بخەی ئەبێت دەرگای بەهەشتم بۆ بکەیتەوە ئادەی چاو چ مەرجێکی لەسەر دائنەی بە نمونە دوو مەرجی لەسەر دانێ نابێ سەیری حەرام کەی چاوەکەم نابێ بە بچووکی سەیری هیچ موسڵمانەکە ئەی چاو مەشغوڵ بە تیجارەتی و بازرگانی خۆتەوە قورئانی پێ بخوێنە کتێبی شەرعی پێ بخوێنە قازانجی پێ بکە قازانج حەڵاڵی پێ ببینە بەخوا هەندێک لە زانایان سوبحان الله چاوەکانیان پاراستو لە بینینە حەڵاڵیش زۆر شتە بوو حەڵاڵ بووە چیان لێ پاراستو هەندێک شتیان مەکروهە سەیریکە چیان لێ پاراستو بنمونە ئینسان کاتێککە ئەچێتە سەر تەوالێت سیرکردنی پیسایی کەڕاهەتیە لە شریعەت باشە چاوەکانی خۆیان لە کەڕاهەت پاراستو چاوەکانی خۆیان نەیان هێشتووە لە عیبادەتە نەبێ سەرف بێ نەیان هێشتووە ڕیان گرتووە بۆی ئەفەرمێ ئەم مەرجانە لە سەردی دابنێ و بە عینی اعتیبار وەریگرە و وای لێ بکەکەوە لە ئەعمالی خەیرە سەیری کتابی خوا کات و ئیقتیداکە بە سونەتی پێغەمبەرەوە صلی الله عليه و آله وسلم بڕوا ئەنواع جۆری کتێب و حکمەتی گەورە گەورە و دانایەتی بخوێنێتەوە ئەم مەرجە لەسەر چاوت دانێ ئەمە مشارەتەیە هەموو عزوەکان ئاوایە ئەی زمان ئەمڕۆ نابێ قسەکەی ئەبێت لە چاکە سەرف بی ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ هەندێک جار زیخێکی خستە سەر زمانی بۆی قسە نەکە چکە لە قسەکردنەکە زەرری ئەدا خۆی تووشی گوناه کرد نە بەردێکی لەسەر دائەنا شتێکی لەسەر دائەنا بۆی زمانەکە هاڵە نەڵێ بۆیە لە زمانە پێویستمان بەوەیە کە فێریکەین لە حەڵقەی زیکرا دانیشە ذکر بخوێنە خەریکی علم و تعلیم بە ئێرشادی عیبادی خوا بکە لەسەر زەویە دوو کەس بینیان تێک چۆ چاکی کە هەرچی خەیرە بە زمانەکرێ بڕۆ خەریکی ئەوانە بەو جێبەجێیان کە ئەی سک بەسە پڕ مەبە هەوڵی حەرام مەدە شەهەواتی بەتن زۆر زۆرە هاواری بەتن چێژەکانی بەتن زۆر زۆرە سکی ئینسان هەر هاوارە کات و پەلامار ئەدا لە نەتیجەشە تەنها ئەوەی پێ ئەبڕێشتانێکی کەم چکە لاشەی ئێمە مەحدودە کەسمان نییە ئەگەر خواردنی زۆرمان خوارد باڵای بەرزتر بێت لەوی تر هەموومان لە ئەندازێکە ئەوەستی کەسمان نییە ئەوەندە گەورە ببین لە ماڵێکی وایە جێمان نەبێتەوە بۆی خواردنەوە هەموومان لە مستەوایەکە ئەوەستی تەحملی ئینسان تا سنوورێکە ئەوە بابەتە معنەویەکانن باڵای تۆ هەتا بەرز بێ بەرزتر ئەبێت ئەگەر 1000 جار ئەستەغفیرڵڵات کرد لە 100 جار زۆرترە و باڵاکەت بەرزترە ئەگەر 10,000 کرد باڵاکەت بەرزترە و هاکەدا
بەڵام لە شتە مادیەکانە سنووری تۆ محدودە. تەسەوورکەن فیلێک 500 کیلۆ ژەمێکێتی یا ڕۆژێکێتی، باشەگە مرۆڤێک 500 کیلۆی خواردووە ئەخیر دەرەجە بەقەدر فیلێکی لێ هات، ئەگەر زۆر زۆر گەورە بوو تۆ خۆ لەوە زیاتر گەورە نابێت، ئەوەستێتەوە کۆتایی پێ ناوەڵا وەرە ئینسان بێنە بڵێ ئادەی بخۆ لە ئەخیرە پێی ناخورێ، ئەوەست هەموو شتێک وەستانی هەیە، بەڵام بابەتە معنەویەکان وەستانیان نیە. بۆی ئەبێ کۆمەڵێ مەرجی قاسیمان قرسمان لەسەر سکی خۆشمەندا نابێ. هەموو ئەعزاکان بەو شێوازە بەرنامەیان بۆ دابڕێژە، دەستەکان قاچەکان شەڕتیان لەسەر بگرە، ئەبێ کردەوە چاکان جێبەجێکەی. ئینجا کۆمەڵی عیبادەت لەسەر نەفسی خۆت دابنێ، ئەبێ ئەمڕۆ ئەوەندە سونەت کەم، ئەوەندە ذیکری زۆر کەم، ئەوەندە قورئان بخوێنم، کۆمەڵە مەرج هەموو بەرەبەیانە لەسەر خۆت دانێ و جێبەجێکە و تەنفیزیکە. ئەو ئەعمالە گەورانەی کە ئیسلام داوای لێ کردوین بەمەرج لەسەر خۆت دانێ، ئەمڕۆ نوێژەکانم بە جەماعەتەکەم، ئەمڕۆ ئەو کارە جێبەجێ ئەەکەم، ئەفلانە خێرەکەم، فلانە سەردانی خزم ئەەکەم، هەموو بابەتی عەبدایەتەکان مەرج نێت تەنها ذیکر و ئەوراد بێ، ئەبێ بەیانی هەستایی بەو نیەت و بەو شەرطانەوە لەسەر نەفسی خۆت هەستی. اینجا ئەو کاتە ئیستیقامەیەکی تەواو وەرئەگری کە ئەبێ ئەی نەفس ئیستیقامەت هەبێ لەسەر ئەم کارە، هەتا وەکو چێژ وەرەگرێ، کە چێژی وەرگێت لە مشارەتە دەرەچی پێویست ناکە مەرجی لەسەرگری هەر خۆی ئەیکات، هەموو بەیانە بە مەرج بگرە، ئیلا ئەبێ نوێژی زوحا بکەی، ئیلا ئەبێ ویتر بکەی، ئیلا ئەبێ پێش نوێژ و دوای نوێژەکان سونەتەکانت جێبەجێکەی، ئیلا ئەبێ ئەمڕۆ دوعای زۆرت خوێن بێ. ئەم مەرجانە ئیلا لەسەر خۆت دانێ بە واجبی جێبەجێکە. شدادی کوڕی ئەوز ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ لە ڕوايەتێکە کە ضعفێک لە سەنەدەکە هەیە، فەرمێ الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت. عاقل چیە؟ عاقل ئەو کەسەیە کە بەسەر نفسی خۆی ئەشکێتەوە، محاسبەی نفسی خۆی ئەکا و ئیش ئەکا بۆ دوای مردنی. ئەی عاجز کێیە؟ عاجز ئەمە عاقڵە. ئەی عاجز کێیە؟ کەیز یعنی عاقڵ. ئەوەیە من اتبع نفسه هواه، نفسی شوێن هەوای خۆیەکە بە مەیلی خۆی، هەرچی پێ خۆش بە نفسی بەرەڵا ئەکا بە شوێنی ئەڕوا. وتمنى على الله الأماني. إنجا أمنيي جورو تمناي جورو خوزجي جورة لأخوة أخوازي. أيوة لنا وراسي بهش تابعو يجزر نفسي خوشي نقرتوته. أو عاجزة أو كالفامة أجر بزماني شريعة بولين. شو كسي عقل أو يك عمل لما بعد الموت. هر يكيق لإما إستا ئەگەر بڵێن 5 ساڵی تر دەیتر هەڵەبجە شۆفلی لێ درێ کاولە کرد، خۆ ئەگەر بمانزانێ 88 کیمیایمان لێ ئەدەن لە 80 دەسوپلمان نەشکە، یەک ئیشمان نەکرد، یەک خانومان دروست نەکرد، چکە سوورە مازانی بەجێڵن. ئێستش ئەو هەیە ئەگەر بزانین 5 ساڵی تر 6 ساڵی تر دەیتر 20 تریش بزانین هەڵەبجە لێ ئەقەومێ کەس ئامادە نیە بلۆکی بخواتە سەر بلۆکی، چێ لە شوێنێکا بلۆکی خاتە سەر بلۆکی عەقڵی داوەتی خۆ، لە شوێنێکا بلۆکی خاتە سەر بلۆکی کە سوودی هەبێ. باشە بۆ دنیامان چەند زیرەک وریا، ئەی بۆ ئاخرەتمان سوور ئەزانین لە هەموو لەحەزێکا بەجێ هێڵین. ئەی خەریکی چین؟ کوا ماڵی ئەو ماڵە لەو شوێنە دروستکەین وعمل لما بعد الموت، لە دوای مردن کوا ماڵت، کوا حاڵت، بەدەستی بەتاڵە ڕۆی، کوا کردەوەت، کوا صلاحت، کوا خواناسیت، کوا ذکرت، کوا ماڵی ئەوێت. هەر یەکێک لە ئێمە پێمان بڵێن 10 ساڵی تر تۆ ئیلا ئەبێ لێرە بڕۆی بە ئیجباری ئەبێ بچیتە بەسڕە، لەوێ ئەبێ ژیان بەریتە سەر، خۆ لە ئێسەوە خەمی بەسڕە ئەخۆی، ڕەفیق پێیا ئەەکەی، برادر پێیا ئەەکەی، کار و کەسابەت پێیا ئەەکەی، هێشتا هیچ نەبووە، لێو هەردەوە دەستکەوە ماڵ دروستکردن، چکۆڵە هەر ئەیگەن. دەبەخوا یەقینمان هەیە کافریش نییە بڕای بەم ئاەتە نەبێ كل نفس ذائقة الموت. بڕواکەن کێ زۆر ملحیدە بێنە بڕای بەو ئاەتە هەیە، کام زۆر کافرە بێنە بزانە یەقینی نییە کە ئەمرێ، هەموو یەقینی هەیە، هەمومان ئەزانین بەرەو بەسڕەمان ئەبەن. ئەی بۆ لەوێ خەریکی کردەوەکان نابی جوانیەکان لەوێ ساز ناکەی پێش ئەوەی بۆی بڕۆی، هەمومان ئەزانین گۆڕی تارجێمانە کەوا بۆ بێ کۆمەڵە مەرجم لەسەر خۆم دانابێ بۆ ئەم ڕۆژە نوێیەم، خوا ڕۆژێکی نوێ 24 لیرەی پێ عەتا کردم، چۆن ئەم لیرانە لەم ڕۆژە نوێیە سەرفەکەم، چۆن هەگبەی خۆمی پێپڕ ئەەکەم لە دینداری و تاعەت. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کۆتا قسەمان ئەفەرمێ حاسبوا ئەنفوسەکم قبل أن تحاسبوا. پێش ئەوەی محاسبە بکرێن حساب لەگەڵ خۆتانە بکەن، لێرە بژمێرن
چاکەت چەنێکە خراپەت چەنێکە بژمێرە محاسبەی خۆت کە لێرە حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا وزنوها قبل أن توزنوا لێرە وەرە نفسی خۆت وەزن کە بزانە بای چەنە لە ئەهلی خێر یا لە ئەهلی شەڕ پێش ئەوەی لەوێ حساباتەوە بکرێ و قورسایی تۆ بکێشرێ وتهيئوا للعرض الأكبر خوتان آمادەکەن بۆ عرضی ئەکبەر جاری وهەیە ئینسان دوکانێکی هەیە هەمیشە شتەکانی ئەوە عرضەکە پیشانی خەڵکیانەیە جوان ئەیانێنێتە پێشەوە بۆی خەڵک ببینە بەشکم بیکڕ عرضی دوکان زۆر مهمە چەندێک فەنانەتر دای بنێ ئەوەنە زیاتر لێ ئەفرۆشی عرض واتە شتەکەت بە شاراوەی نایەڵی ئەوای خەیتە بەردەست ئەفەرمی خۆتان ئامادەکەن بۆ عرضی گەورە هیچ شاراوەی نامێنە چکە لە قیامەتە ئێستا خۆی گەور لطفی لەگەڵا کرد زۆر شتمان شاراوەیە زۆر عیبمان شاراوەیە زۆر گوناهمان شاراوەیە لە ڕۆژی قیامەتە لە عرض الأكبر ئەوە هەرەومان دەرەکەوین لەو ساحەی مەحشەرە هیچ شتێ نییە پەنای پێ بگرن و هیچ شتێ نییە لە پشتیەوە خۆمان بشارینەوە ئەوە جوان دەرەکەوین يومئذ تعرضون أو عرضكرين لا تخفى منكم خافية يكشتي خفا لو رجان يك شراوي همي أهو درك ليرة خيال من شراوية نيت من شراوية أو شتانك بدل ما أنا أجزر إلا حقد وحسادة ومش شراوية لرجع قيامته أو أنا من هرم أهو درك دي ليرة محاسبة خودك بيش أوي بقيت أورج كوابويا كم خال بو ئێمە لە مرابطين حساب کرین ئەبێ کۆمەڵێ مەرجمان لەسەر نفسی خۆمان دانابێ و تەنفیزمان کردبێ خاڵی یەکەمە بۆ هەنگاونان بەرەو باش بوون چۆن کامڵ ئەبین چۆن بەرەو خوا ئەچین چۆن باش ئەبین ئەبێ هەموو بەیانیەک کۆمەڵێ مەرجمان لەسەر خۆمان دانابێ بەو مەرجانە کارەکانمان جێبەجێکەین هەتاوەکو لە خوای گەورە نزیکە بینەوە خوای گیان داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت گوناه و هەڵەو کەم و کوڕێکە کردومانە یا ڕەبی خۆی عەفومان کە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە خۆی گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین تەوبەکانمان لێ قبول کە یا ڕەب العالەمین گوناه لە پێش چاومان ناشرین کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی بەزەی و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ڕەحمەت و کەڕەم و میهرەبانی خۆت بەسەرمانە ببارێنە یا ڕەبی خوای گیان داوا لێ ئەکەین بە ڕەحمەتی خۆت ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر دایک و باوکمانە ببارێنە خوای ڕەحمەت و بەزەی خۆت بەسەر مردوەکانمانە ببارێنە یا ڕەبی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ڕەبی خوایە پەلکێشمان کە بەرەو دینداری خوای نەوچەوانمان بگرە بۆ خەیر بۆ چرکە ساتێمەمان دەرەدەسی خۆمان یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای گیان ئێمە هەڵەو کەم و کوڕیمان زۆر لە عیبادەتەکانە خوایان ئەم عیبادەتە کرچ و کاڵانەمان لێ قبول کە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خوای دەرس و دەورەکانمان لێ قبول کە ذیکر و ئەورادمان لێ قبول کە نوێژ و تاعاتمان لێ قبول کە یا ڕەبی خوای دوعاکانمان لێ وەرگرە یا ئیلاهی دوعاکانمان لێ وەرگرە یا ڕەبی خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت یا ڕەحمان و یا ڕەحیم ڕەحمەت و بەزەی خۆت لەم ژیانە بەسەرمانە ببارێنە لە کاتی سەرمەرگا ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە لە ناو گۆڕەکانمانە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە پەروەردگارە لەو کاتەی زیندوو ئەکرێنەوە کە ڕۆژی عەرضی ئەکبەرە یا ڕەبی خۆیان ڕەحمەت و بەزەی خۆت بەسەرمانە ببارێنە یا ئیلاهی بە ڕەحمەت و بەزەی خۆت ماخەرە ناو بەهەشتەکەت یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین چی چاکە بۆ دینمان بۆ دنیامان بۆ ئاخرەتمان بۆ ناو گۆڕەکانمان یا ڕەبی خۆی ئەوە بکەرە قسمتمان یا ئەکرەم الئەکرەمین خۆی ئەوەندە حەڵالمان بدەرێ محتاجی حەراممان مەکە خۆی محتاجی حەراممان مەکە یا ئیلاهی لە هیچ شتێکە محتاجی حەراممان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی گیان داوا لێ ئەکەین سڵاوی ئەم مەجلیسەی ئێمە بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین خۆی یەکێک ناومان لە خزمەتیا بێنە یا ئەکرەم الئەکرەمین یا ڕەبی خۆی داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت هەر هەمومان لە ساحەی مەحشەرە لە خزمەت پێغەمبەرانە لە ناو بەهەشتەکەتە یا ئیلاهی کۆکەرەوە آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.